بێک لە برادەرەکانم ینی تووشی ناشکری دەبن ینی هەر بەسەر زارەکی جایتر بە جۆرێک بێت دەڵێ بۆ نمونە لەو وڵاتەدا سیستەمەکەیان وایە تۆ ساڵێکە لێرەکانەی ئەوەی ترسێ ساڵە لێرەکانە ئەوەی کە ساڵێکە لێرەکانێت جواب وەرەگرێ سەدام برادری خۆم کە لێرەکان دەڵێ کاکە بۆچی ئەو 5 ساڵە لێرەکانم ئەو 3 ساڵ ئەخ بۆ خواوا لەگەڵ من ئاگەن عوزوبیلە استغفر الله براگیان استغفر الله تێدەگەی لە مامۆستاگیان ئەوانە ئەشکارێکی زۆر هەیە بە تایبەتیوانەی کە لە بەریتانیان جا تمزان وەڵامی تۆ چێ بۆ ئەوە والله براگیان خۆی ئێمە لەم دنیایە یا یەکێ پێشمانەکەوی یا پێشی کەسێکەکەوی ئەمە سیباقاتە براگیان بۆ بەدەستێنانی دنیا شەر سیباقاتە المهم براگیان ئینسان لە دنیایە بەشی ئەوەی هەبێ بژێت نامردی هیچ دەرگایەکی یان محتاجی هیچ کەسێکی نامرد و دەرگای نامردێک نەبێت ئەمە وەکو دنیا خوای گەورە زەمانی کردووە هەتا ئەو کاتی لە ژیانە بین خوای گەورە زەمانی ژیانمانی کردووە زەمانی ڕستەکەمانی کردووە لەگەڵ ئەوەیە ئینسان پێویستەکە هەوڵدا بۆ عاقیبەتی خۆی هەوڵدا بۆ دین و بۆ قیامەتی خۆی ئەمە گرنگە برای جوانم اینجا ئەمە گریمان هەمووتان جنسێتان وەرگرت دەیاڵە خۆیتا ئیسا من جنسێم نییە ئێوە بۆ نمونە ئێوە جوابتان هەیە من جوابم نییە باشە من ئەتوانم لەم وڵاتەیە بخۆڕێم وڵاتی خۆمە ناتوانم بێم بۆ لای ئێوە یعنی ئەمە بەڕاستی زانی چۆنە ئەمە وام لێ ناکەم من تەوەقوف لە ژیان بکەم لە ژیان دەسەوسان بم ئیتر نەتوانم بژی یەکەی بەس ئینسان ئەگەر دینەکەی نەبێت لە کۆی ئەم زەویە تۆ ئیجازەت بدەن بسوڕێتەوە هیچ قیمەتێکی نییە الله ڕەحمەت لێ والله مامۆستا من عەفوەن ئەوەی کە تێگەیشتم لەو کەسانێک کە ئێستا بەنە باسی ئەو بابەتەیان کردویان ئەو شتیان بەسەر زەرداتەوە من وا لەوان تێگەیشتم ئەوان دین بە مەسلحەتی شتێک دەزانم بەکاری بدێنن لە بەرژەوەندی ژیانی خۆ تێدەگەی لەمە بەسەکە چنێ قوربان یان ئێمە ینی کێشەی خەڵک ئەوەیە خۆی خەڵک زۆربەی خەڵکی موسڵمان ئەوەیە لە عەقیدە شارەزانیە لە عەقیدە شارەزانیە ئەسڵ نازانێ مانای تەوەکول بەخوا یعنی چی نازانێ مەلای ینی مانای وەلا و بەڕا یعنی چی نازانێ مانای ئینتیما بۆ دین یعنی چی ئەوەی نییە قوربانجا وازانێ دین بەس نوێژەکەیە ئیتر نوێژێکەکە و دوان ناکات ئەسڵ نوێژی بەیانیان هەڕەنگە هەر نەکات لە هەر شوێنێکا شای و هەڵپەڕکێ بوو ئەچێ شای و هەڵپەڕکەی خۆیەکە ئەگەر ڕەمەزان هات جار بەجار ڕۆژووی لێگرێ و نوێژ ئەکا و ئیتر قەزەی حەج و عومرە شەر وەکو هینگەی تێگەیشتووە چۆن بڵی ها عیبادەتێکی ڕووکەش ئیتر تەواو ڕەحمەت لێ بێ وەڵا سوڵبی دینەکەی لەبیر کردووە کاتێ سعدی کوڕی ئەبی وەقاس کە ئیمانی هێنا تاقانی دایکی بوو دایکی وتی سعد ئەگەر پەشیمان نەبیتەوە لەو دینە دەمی خۆم ئەدورمەوە نەنان ئەخۆم نەئاوە خۆ وتی کەیفی خۆتە دایکیان من ئیسلامم دۆزیوەتەوە نورێکم دۆزیوەتەوە کە ئەمگەێنێ بە بەهەشت ئیفعەلی ماشیتی چیەکەی بیکە ئەو بوو دایکی سعد شەو ڕۆژێ نانی نەخوار هەواڵیان داوتیان دایکت خەریکە ئەمرێ وتی با بمرێت من ئیسلامم هەڵبژاردووە بۆ 2 شەو و 2 ڕۆژ بۆ 3 شەو 3 ڕۆژ دایکی بە تەواوەتی خەریک بوو بمرێت کە سعد هاتە دیار دایکی سەیرەکات دایکی وەزعی زۆر خراپە وتی دایە والله 100 نەفست هەبێت 100 ڕوحت هەبێت هەر 100 ڕوحەکەت لەبەر چاوم دەرچێ دانە بە دانە وەکو دەنکی تەسبیح والله ما تركت ديني هذا أمري هذا وأسلم ديننا هنا إن جانان أخوي بيخون ناي خوي كيف يخوته أما انتماء بو دين أما عقيدة ما بيرو باورة فكيف كسي بطواني لسد يعني جوابك هيجي دنياي باشا إقاميك هيجي دنياي دينك بفروشت خلقك يدل الرجالاتان اللي أنا بطنطنا ناو خوي لقلب داو باشا وتوتي مني البازم هاو رقص خوازم خلقي وتوتي من مسيحيين خلقي وتوتي من يزيدين دينك يعني خوي فروشتوها بثمن بخس دراهم معدودة بشتيكي زوركم إقامتها بيانا دبي تشل لمسألة كان إبراي جواني هيك أما أنا بو الدنيا خوشة يعني لدنيا خوشة راتبيكي زورة تبي رتبيك تبي ناو شهرة ناو بانجك تبي بلام لدواي مردن أم شهرتانا هيجي نامينت أم لقبانا هيجي نامينت من ڕۆژانە پەیجەکانی جەماعەتی بەریتانیا لای کردووە ئەبین ئەڵێ فڵانە گەنج خەڵکی ڕانیە وەفاتی کردووە ئەیکەنە ناو تابوتێکەوە لە نوێژی لەسەرەکەن و ئەینێرنەوە بۆ کوردستان خەڵکی چەمچەماڵ و ئەینێرنەوە خەڵکی سلێمانی و دەربەنیخانە ئەینێرنەوە خەڵکی هەولێرە و ئەینێرنەوە ئێوە بەناو جەنازەی ئەگەڕێنەوە بۆ کوردستان قوربانگیان وڵا ڕەحمەت لێ
خەڵکێکەیە 30 دانە ساڵە دایکی نەبینیەوە کەچی بە جەنازەکەی دێتەوە بەردەست دایکی. ئەوە ئەو ئەوروپاییە کە خەڵک بە بەهەش سەیریەکات. قیمەتی نییە برای جوانم، قیمەتی نییە. لە هەر شوێنی بوون لەخوا بترسە، لەخوا بترسن و خواتان لە یاد نەچێت، دینەکەتان مەدۆڕێنن، ئەخلاق و ئەدەبی جوانتان مەدۆڕێنن. ئەو دنیایە کاتیە فانیە تێئەپەڕێت، قەسەمەن بالله تێئەپەڕێت. بەس بیرکەنەوە لەو کەسانی کە لە ژیانێکی زۆر زۆر خۆشا بوون. ئەفەڕەئەیتە ئین مەتەعناهم سینین ثم جاءهم ما كانوا يوعدون ما أغنى عنهم ما كانوا يمتعون. الله أفرميت كاكا حافظ أسد چی نەبوو؟ ئەیتوانی بێت هەموو کوردستان بکرێت، هەموو عێراق بکرێت بەس بە پارە دزراوەکانی ئەو خەڵکە. باشە، بەڵام ئێستا لەکوێ ڕای کردووە؟ هەر کەس نازانێت لەکوێ ئەخەوێت، کەس نازانێت لەکوێ. کاکە سەدام لەکوێ، قەزافی لەکوێ، عەلی عەبدوڵڵا ساڵح لەکوێ، حوسنی ناموبارەک لەکوێ. ئەمانە لەکوێن کاکە گیان؟ ئینسان عیبرەت وەربگرێ. ئەمانە لە کاتێکە فیزەی هەموو وڵاتەکانیان هەبوو، جنسەی وڵاتەکانیان هەبوو، بەڵام ما ئەغنا عنهم مالهم، ماڵەکەیان، سەرەت و سامانەکەیان، سوڵتەکەیان هیچی بە فریای ئەمانە نەهات. کەواتە برا بەخوا نە ئیقامەکەی ئەوروپات، نە جنسەکەی بەریتانیات، ئەمانە هیچی بە فریاتان نایە ئەگەر ئەو عەقیدە و ئیمانەتان بدۆڕێن. بۆیە ئامان بگرن بە ئەخلاق و بە عەقیدەتانەوە، بە دینتانەوە. لە هەر شوێنێکا بوون شانازی بکەن، ئینتیماتان هەبێ بۆ ئیسلام و بۆ ئەهلەکەی. بۆیە بەو شێوازە سەرکەوتۆ بن. برا وەڵڵا خەڵکێکەیە 20 ساڵە لەو وڵاتەیە جوابی نییە، زۆر بە ئاسایش ئەسوڕێتەوە و خەفەتێکی ئەوتۆشی هەڵنەگرتۆ و سیارەشی هەیە و بزنزیشی هەیە و ئیشیش بەکاو نەیکردۆ بە خەفەت. خەفەتە گەورەکەی ئەوەیە دوورە لە دایک و باوکو کەس و کارەکە.